سیاسی عێراقیەکان چاویان لەوەیە لاسایی یاسای نوێی هەڵبژارنەکان ئەم وڵاتە لە گەندەڵی و بێدادی ڕزگار بکەن لە کاتێکدا یاساناسێک پێی وایە کە کێشەی عێراق پەیوەندی بە یاسای هەڵبژارنەوە نییە بەڵکو کێشەکە لە شوێنێکی تردایە و دەست دەبەن بۆ یاسای هەڵبژاردن. ئەم یاسایە ئەوەی ئێمە سەرنجمان لەسەری هەیە ئیستیقراری تیانە سەقامگیری تیانە هەموو هەڵبژاردنێک بە سیستمێکی هەڵبژاردننی تازە بە دەستکاریکردنی ئەم یاسایە هەڵبژاردنەکانەکرێ ئەمەش معنای وایە ئەمە پاشەکشەیەکە لە ڕووی دەستوری و یاسایی چونکە ئیستیقراری دەستوری و یاسایی لە عێراقا بۆ سیستمی حکم دروست ناکە بە دیوێکی تریشە ئەوەی ئێمە تێبینیەکەین بەداخەوە فەشەل لە حکومڕانی لە عێراقا یا فەشەل لە کابینەیەکی دیاری کراوە یا گیر و گرفتەکانی کۆی پرۆسی سیاسی لە عێراق وا دەرخستاکرێت کە ئەمە گرفتەکە لە یاساکایە کە لە بنەڕەتی شاوانیە گرفتەکە لە شوێنێکی ترە لە بابەتێکی ترایە بۆیە هەمیشە کار بۆ ئەوە کرێ ئەم یاسایە هەموار کرێتەوە. حوزەیرانی 2021 وەک وادە دانراوە بۆ هەڵبژاردنەکانی عێراق سیستەمی هەڵبژاردن و یاسای هەڵبژاردننی ئەم وڵاتەش زۆرترین گفتوگۆ و کێشمەکێشمی لە سەروبەندی هەر هەڵبژارنێکدا لێکەوتۆتەوە و حیزبەکان دەیانەوێت بەپێی بەرژەوەندی خۆیان یاساکە دابڕێژنەوە کە پێگەی خۆیانی تێدا بەهێز بکەن. سەبارەت بۆ پرۆسە تازەی هەموارکردنی کە ئێستا دەستی پێکراوە لە عێراقا ئەم سیستمە تازەی کۆمەڵی گیر و گرفتی هەیە من بە دەقیقی قسە لەسەر ئەو بابەتە بکەم کە پەیوەندی بە ئێمەوە هەیە وەکو کورد و بە تایبەتی تریژ لە ناوچە جێناکۆکەکان من سەرنجێکی یاساییم هەیە سەبارەت بم پرسە کە ئەم سیستمی پەرتکردنی بازنەیە لە ناوچە جێناکۆکەکان لەو ناوچانەی کە فرەپێکاتەی نەتەوەیی و ئاینی و تایفی لە کەرکووک و ناوچەکانی تری عێراقیش گرفت دروستەکە کاریگەری ئەوێ لەسەر ئەوەی کە نوێنەری ئەو پێکاتانە نەتوانن بگەنە پەرلەمان جگە لە کۆمەڵێک گرفتی هەم شکڵی هەم مەوزوعی هەم تەکنیکی لە چۆنێتی بەڕێوەبردننی ئەو پرسا هەیە بۆیە ئەم بابەتە بابەتێکی گرنگ و هەستیارە پێویست بۆ کاوردەکاری زۆری تیا بکرێ وەکو باسم کرد خەلەل لە سیستمی هەڵبژاردنەکانان نیە خەلەل لە شوێنێکی ترە کاتێکە پرۆسێکی سیاسی تووشی گرفت و کێشەی سیاسیە بێتەوە. ڕاستیدا ئەزمونونەکانەوەیان دەرخستووە هەڵبژاردن سەنگی مەحەتی یەکلایکەرەوەی سەرجەم کێشەکانە سەرجەم هاوکێشەکانە بۆیە هەڵبژاردن لە هەر سەردەمێک و هەر کاتێکا بێ گرنگی و بەهای خۆی هەیە بۆ ئەمەش هەڵبژاردنەکانی عێراق بێگومان لێرەوە ئەتوانین بڵین کورد تا ئێستا توانیەتی بە جۆرێک لە جۆرەکان هاوسەنگی بپارێزێ ئیشی باش بکا بۆ کوردستان و لێرەوە پێویستە بۆ دوجار یاخود بۆ ئەو کاتانشی کە هەڵبژاردن ئەکرێ بە تایبەتی هەڵبژاردنەکانی ئەم جارەی کە پێشوەختە ئەکرێ باشترین شت ئەوەیە کە کورد بە یەک پاکێج بە یەک هەڵبێست بە یەک شێوە بچێتە ناو هاوکێشەکانەوە بچێتە ناو هەڵبژاردنەکانەوە. یاسای هەڵبژاردنەکان لە عێراقدا هەموو جۆرە هەڵبژاردنێکی بازنەیی داخراو کراوە و نیمچەکراوەی لە ماوەی ئەم چەند ساڵەی حکومڕانی تاقی کردوتەوە بەڵام هیچ کام لەم جۆرە یاسایانە نەبێتە هۆی باشبوونی ژیانی خەڵکو و تێپەڕاندنی قۆناغی ڕاگوزەر بۆ قۆناغێکی باشتری حکومڕانی. عومەر کەریمگەلی کوردستان سلێمانی.